کۆمەڵی کتێبمان لێرە دانا و هیبەڕێستانە پێم خۆشە تۆزێک باسی کتێبەکان تەمان بۆ بکەین. چار کتێبی سەرەکیینە یەکەچیان کتێبی کورتەیەک لەبارەی نەخۆشیەکانی دڵ توانیتمان بە زاراوەی سۆرانی زمانی کوردی باسی نەخۆشیەکانی دڵ بکەین بە شێوەیە کە هەر کەسێک حەزی لێبی لەسەر زەخر لەسەر شەکر لەسەر قەستەڕە لەسەر فەتح سەدر لەسەر ئەو نەخۆشانێک کە عێلاقی بەدڵە بتانی بخوێنتەوە بە کوردی. کتابی دووەم مێژووی نەخۆشیەکانی دڵە توانیتمان هەمان شێوە بە زمانی کوردی باسی مێژووی دروستبوون و مێژووی بەرەوپێشچوونی فەحسەکانی دڵ ئیکۆ تەختید ECG هەروەها قەستەڕە. کتابی سێم 8 ساڵ لە ئەڵمانیا بووم ئەوەی کە باسمان کرد لە یادداشتنامەکەم نووسیا لە 140 لاپەڕی ئەو 8 ساڵم کورد کردیتەوە ئەوە کولتوری وان کولتوریمە نەخۆشیوان قستخانەی وان خستخانەی ما و چۆن کوڕە کوردێک کە دەستەوێندەر چۆن وڵاتیوان دەبینی پاشان دەگەرێتەوە چۆن وڵاتی خۆی دەبینیتەوە کتابێکی خۆشە پێم خۆشە هەر گەنجێک حەزی لێوی بخینتەوە و ئاخر کتابیش من و شێرپەنجەی باوکم 5 ساڵ لە خزمەتی جەنابی بابم بووم کە نەخۆش بوو بەداخەوە 2016 ئەمری خوای کرد توانیتم ئەو 5 ساڵە کورد کەمەوە بە شێوەیە کە هەر کەسێک نەخۆشەکی لە ماڵی هەبی بتوانی سوود لەو کتابە ببینی و بتانی استفادە لەو غەڵەتانێک کە کرایتە یان لەو شتانی کە لە پێشیتی وەک ئەزمونێکی پێشتری هەبی بتانی ئەزمونونەکەی خۆی باشتر و کورتتر و بێ کەم ئازارتر بکە. باشە دکتۆر ئێستا 5 کتابم لە پێشە هەر پێنجیان ببەم یان چەندیان دەدێمن جەنابەت ئەو برادرە بەڕێزانە هەموو کتابەکان هەدێمن هەر چال لە هەریقا دەستت خۆش بیا خۆ زۆر سوپاس دەکەم.